بەم دوایانە شەپۆلێکی تری خۆپیشاندانی ناڕەزایی لە ئێران سەری هەڵداوە. خۆپیشاندەران لە چەندین شار و شارۆچکەی ئێران داوای مافەڕەواکانی خۆیان دەکەن. ئەمەش لە کاتێکدایە کە فشارە ئابووری و سیاسەکانی ئەمریکا بۆ سەر ئێران لە زیادبووندان. هاوکات پاش 29 ساڵ لە تیرۆرکردنی دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە کاتی گفتوگۆکردن لە ڤیانای نەمسا لە هەفتەی ڕابردوو براین هوک بەڕێوەبەری ڕێبازدانان لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا باسی لەوە کرد کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە بیری جیهانی دەهێنێتەوە ئێران چۆن جودابیرەکانی تیرۆر دەکات. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە کورد کۆنەکشن میواندارەتی ئەحمەد ئەسکەندەری شارەزای کاروباری ئێران دەکات. بەڕێز ئەسکەندەری سپاس بۆ کاتەکەت. سەرەتا با لەوەوە دەست پێ بکەین. کاربەدەستێکی باڵای ئەمریکا ئاماژەی بۆ کردووە کە خۆپیشاندانە ناڕەزایەکانی ئێران پەیوەندی بە فشارە ئابووریەکانی ئەمریکاوە هەیە. تا چەندێک هاوڕای لەگەڵ ئەم بۆچوونە؟ نەخێر من هاوڕانیم لەبەر خاتریەوە ئەوانە زۆر زووتر دەستیان پێکرد هاتنە دەرەوەی ئەمریکا لە دۆسیەی ئەتۆمی و ئەو بڕیارەی کە دۆناڵد ترامپ دای زۆر دواتر بوو لە بەهارە بوو. بەڵام خۆپیشاندانەکان بەتایبەتە و خۆپیشاندانانە کە زۆر کەس وەکو دەڕۆژێک کە ئێرانی لەرزاند باسییان لێوە کرد لە مانگی دوازدەی کۆتایی مانگی دوازدەی ساڵی پاردا بوو 2017. بەڵام دیارە دەستپێکردنی چوونە دەرەوەی ئەمریکا و دەستپێکردنی گەمارۆکان ئاسوویەکی تاریکی خستوەتە بەر داهاتووی ئێران و بەڵێ ئەوە خەڵکی زیاتر تووڕە کردووە لە ڕژیم. بەڵێ بەڕێز ئەسکەندەری دوێنێ پێنجشەمەش سەرۆک داناڵد ترامپ لە میانەی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە بروکسل ئاماژەی بەوە کرد کە ڕۆژێک دێت ئەوان واتە ئێران داوام لێ دەکەن دەڵێن با ڕێککەوتن بکەین. تا چەندێک تۆ بڕوات بەمەیە ئێران بگاتە ئەو ئاسەی کە خۆی داوای ڕێککەوتن لە ئەمریکا بکات و ئەگەر وابێت هەڵوێستی ئەمریکا چییە بێت؟ دەزانی لە زمانی جۆرج بوشی دووهەمەوە ئێرانیش و کۆریای باکوور و عێراق وەکو سێتەوەری شەڕ ڕاگەیەندران. ئەوە عێراق زانیمان چی بەسەر هاتوو لەگەڵ کۆریا بە ڕێکەوتن گەیشتون. خودی ئایەتوڵا خامنەیی نزیکەی 10 ساڵ لەمەوبەر لە دیدارێکە لەگەڵ خەڵکی یەکێ لە شارەکانی ئێران لە یەزد باسی ئەوەی کردوتی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان پێم وابێ پەیوەندی لەگەڵ ئەمریکا بە قازانجی میلەتی ئێرانە پەیوەندی دەگرینەوە. من پێم وایە هیچ دوور نییە کە ڕۆژێک بێت کە ئێران دیسانەوە ینی ئەو تەلەفۆنە بکات و لەگەڵ دۆناڵد ترامپ یان لەگەڵ ئیدارەی ئەمریکا قسە بکە. ترامپ پێی وایە ئەو کارەکە لەگەڵ کۆریای باکوور کردیان و فشاری زۆر و قسە گوتن و تاڕادەیەکی قسەی زۆر تند و ناشرین دوایی بوو بەوەی کە ئێستا نێوانیان خۆش بووە و دیداریان کردووە. پێی وایە ئەوە بۆ ئێرانیش دەبێ. بەڵام ئێران و کۆریای باکوور زۆر لە یەک جیاوازن. لەبەر ئەوە ئێران و ئایەتوڵا خامنەیی خۆی بە سەرۆکی هەموو شیعی نەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو ئەفریقا و جیهانیش دەزانێت. بەڵێ بەڕێز ئەسکەندەری هەروەکو پێشتریش ئاماژەم پێکرد ئەمڕۆ 29 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر تیرۆرکردنی دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ. لە کاتێکدا کە 29 ساڵ تێپەڕ بووە بەم بۆکو بزانیت لێکۆڵینەوەکان ئێستا گەیشتون بەچی لەو بارەیەوە لە کاتێکدا کە بەڵگەکانی ئەم دواییانە ئەوەش ئەسەلمێنێ هەر مانگێک پاش تیرۆرکردنی دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ ئەمریکا داوای لە نەمسا کردووە بە فەرمی کە کۆڵینەوە لەو بارەیەوە ئەنجام بدرێت و هەروەها تاوانباران بدرێن بە دادگا. تاوانباران دیار بوون معلوم بوو لە ڕۆژی یەکەمیشەوە لەبەرەوە یەکێ لە تاوانبارەکان بە برینداری گیرە و پۆلیسی ڤیەنا لە کاتێکا کە گرتبووی دەرکەوت کە ئەمە پاسپۆرتی دیپلۆماتیکی پێ و نردیانەوە بۆ سەفارەت و دوای ئەوەش لە دانوستاندنێکا لە نێوان دەوڵەتی ئوتریش نەمسا و دەوڵەتی ئێران زۆر بەداخەوە ئەو تێرۆریستانیان لە ژێر پەردەی دیپلۆماتان ناردەوە. لێکۆڵینەوەکان دەری خستووە بە تەواوەتی کە ئێران دەستی بووە. ئەمە پلانێک بوو داڕێژرا بوو. خومەینی تازە مردبوو ئامانجیانەوە بوو سەرۆکەکانی کورد بە تایبەتی بە پلەی یەکەم بکوژن بە شێوەی جۆرا و جۆر زۆر بەداخەوە تەڵەیەکیان داناوە بۆ دکتۆر قاسملو و توانیان ڕایکێشن بۆ دیدارێکی نیهێنی و بەو شێوە تێرۆریان کرد. بەڵام زۆری پێ نەچوو. مانگی دواتری غوڵامی کەشاوەرزێکێ لە ڕێبەرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێرانیان تێرۆر کرد. دوای ئەوە
لە چەند ڕۆژ دواتر کاکسدیقی کەمانگەریان لە کوردستان تێرۆر کرد ینی ئەو تێرۆرانە شەپۆلێک بوو کە ئێران خستە بوو یەڕێەوە بەداخەوە ڕاستە ئەمریکا قسەی کرد بەڵام نە ئەمریکا و نە ئەوروپا بۆ ئەندازە نەچوونە پێشەوە کە ئێران بتۆقێنن لەوە کە دەستڕاگرێ لەوانە هەر بۆیە لەم ڕۆژانەدا دیسان دەستی کردووە بەوە کە پلانی بۆمدانان لە کۆبوونەوەی مجاهدین لە پاریس دابڕێژێت. بەڵێ بەڕێز ئەسکەندەری هەروەکو لە سەرەتاشە ئاماژەم پێکرد پاش 29 ساڵ کاربەدەستێکی وەزارەتی دەرەوە دێت و دەڵێت ئێمە دەمانەوێت کاتێکە باسی سەردانەکەی ڕۆحانی کرابوو بۆ نەمسا ئەو گوتی ئێمە دەمانوێت بە جیهانی نیشان بدەین کە ئێران چۆن بەرهەڵستەکانی خۆی لە دەرەوەی وڵات تیرۆر دەکات. باشە پێدوانیە ئەم قسانەی کە ئێستاش دەکرێت پەیوەندی بەو فشارانەوە هەبێت کە ئێستا لەسەر ئێران دەکرێن؟ بەڵێ وایە پەیوەندی بەوە هەیە بە تایبەتی کە لەو کۆبوونەوەی پاریس لە مجاهدین کە گوایە ئەوانە قەرار بوو بۆمبی لێدا بنێن ئەوە بەرپرسانی باڵای ئەمریکای لێبوو ینی هەڵەیەکی کوشندەیان خەریک بوو بکەن ئەوان بەرامبەر بە ئەمریکا و بەرامبەر بە ژمارەیەک کاربەدەستی باڵای پێشووی وڵاتانی ئەوروپاش. بەڵێ ئەمە ئەچێتە چوارچێوەی ئەو گوشارە زۆرەی کە ئێستا ئەمریکا بە تایبەت دەستی پێکردووە بۆ وڵاتانی ئەوروپاش ناچارن بە دوایدا بچن تەنانەت وڵاتێکی وەکو ژاپۆنیش هەرکەوتۆتە شوێن ئەوە فشاریان بۆ دێن بۆ ئێران پاشەکشە بکە لەو مەزنخوازیە و لەو کارە تێرۆریستیانە کە دەیکا. بەڵێ ئەحمەد ئەسکەندەری شارەزای کاروباری ئێران سپاس دەکەین بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش.